تووڕەی ئیسرائیل لە ترامپ دەگاتە لووتکە و لەبارەی کۆتایی جەنگیش هەواڵی ناخۆش ڕاگەیەندرا. تورکیا لە پرچەکردنی لایەنەکانی ڕۆژهەڵات تۆقیوە و باخچەلیش دەڵێت کورد ناچێتە ناو شەڕی ئەمریکا. بۆ ڕاگرتنی هێرش بۆ سەر کوردستان ئەمریکا بۆردومانی سەختی حەشدی شەعبی دەست پێ کرد. ڕۆژنامەی ئەدی حۆد ئۆحرۆنۆتی ئیسرائیلی بڵاوی کردەوە سەرڕای تێپەڕبوونی 11 ڕۆژ بەسەر جەنگی دژ بە ئێران. ئیسرائیل هێشتا نازانێت کەی ئەم شەڕە و بە چ مەرجێک کۆتایی دێت. سەرچاوەڕێنیەکانی ئیسرائیل بە ڕۆژنامە ئیسرائیلیەکانیان وتووە ئامانجەکانی جەنگ ناڕوون و تەل ئەبیب لە هەڵوێستە دیارەکانی دۆناڵد ترامپ نیگەرانە. بارپرسانی ئیسرائیل دەڵێن ترامپ بەتەنیا بڕیار لەسەر کاتی وەستاندنی شەڕ دەدات و تەنانەت فەرماندە ئەمریکیەکانیش بێئاگان لەوەی سبەی چی ڕوودەدات. ئیسرائیل ڕۆڵی سەرەکی لە دەستپێکردنی جەنگدا هەبووە، بەڵام لە کۆتایی هێنانیدا هیچ دەسەڵاتێکی نییە. ئێستا جەنگەکە چووەتە قۆناغی سستی و ئیسرائیل بەهۆی شکستی مەیدانی لە پێکانی هەندێ ئامانج و ناڕزایەتی واشنتۆن لە بە ئامانجگرتنی کێڵگەنەوتیەکانی ئێران پەیوەندیەکانیان لە دۆخێکی نادیاردایە. دوای ئاشکرابوونی پلانی CIA بۆ پرچەکردنی لایەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، تورکیا تووشی دڵەڕاوکەی زۆر بووە و ڕۆژ دوای ڕۆژ کاردانەوەی نوێ دەنوێنێت. دوای هەڕەشەکانی هاکان فیدان، دەوڵەت باخچەلی سەرۆکی پارتی نەتەوەپەرستی تورکیا ڕایگەیاند وڵاتانی زلهێز دەیانەوێت کورد پەلکێشی جەنگی دژ بە ئێران بکەن، بەڵام کورد ئەوە ناکات و نابێتە بەکرێژیراو. وتیشی زۆربەی هێرشەکان بۆ سەر ناوچە تورکنشینەکانی ئێرانە، ئەوەی لە ئێران ڕوودەدات شەڕی ئاینیە. باخچەلی باسی لەوەش کرد کە جەنگی دژی ئێران بووەتە هۆی سەرهەڵدانی ئاگر لە ناوچەکە. لایەنەکانی جەنگەکەش نایەنەوێ ئاگر بەس بکەن، ئەوەش جەنگەکەی قوڕستر کردووە. دوای ئەوەی شەوی ڕابردوو مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لەگەڵ محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق پەیوەندیەکی تەلەفۆنی ئەنجامدا و سەر کۆنەی هێرشەکانی گروپە میلیشیاکانی بۆ سەر هەرێمی کوردستان کرد. لە دوێنێشەوەوە لە کەرکووک و مووسڵ و ئەمبار هێرشێکی توندی سوپای ئەمریکا بۆ سەر حەشتی شەعبی دەستی پێکرد. بە پێی زانیاریەکان لە هێرشەکان تاوەکو ئێستا دە کەس کوژراون و بەدەیانی تریش بریندار کراون لە ئەنجامی خاپورکردنی بەشێک لە بنکەکانی حەشدی شەعبی. هاوکات ئەمریکا بڕیاری داوە هێرشەکانی بۆ سەر گروپە میلیشیاکان بەردەوامی پێبدات و لە بەرامبەردا بەرەی مقاومەی عێراقیش ڕایگەیاندووە کە تاوەکو ئێستا 37 هێرشیان بۆ سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە هەولێر و سلێمانی و بەغدا ئەنجام داوە.